ئابێ ژەنگیان ئێوە لە مناڵی خۆتان بێزار بوون موبایلی کوڕەکەی منەوە چێکان لای تۆ ئێستا لە کۆشینێ بۆ نێرم سێری کوڕەکە بکە بزانە چۆن سوکوڕ و سوا بووە جوێنی کراوەتە سەری بۆ چییە؟ بۆ تۆ شێی؟ چی بووە؟ کە هاتی تێرە ئەو کاتە هەموو شتێت تێگەی دایکە هێڵم می دایکە بێدەنگیکە کاکە گیان خۆشار بیر و بێبیر و حاکم نییە کاکەیە وڵا ئێستا تەلەفۆن بۆ پۆلیسەکەم ئێستا لەو کەشتەکە بۆ نێرم خواحافیز میسۆ ئەو لە کەشتنی بۆ بنێرە خۆمەی نێرم بێرە ڕەمزی لەسەرا خۆ دایخست چی بکەیسم چی بکەم نازانم بڕۆینە نازانم چی بکەم وەڵڵا نازانم چی بکەم ئەو لۆ کەشتەکەم ناوازا منە ترسم میسۆ لۆ کەشتەکەی ناد و مۆبایلەکەی لە سەنەو داخە کاک مسافر وەڵڵای خراپە کاکە خۆتان تووشی ئەو زەخت و هات و هەوارە مەکەن هەمووشت بە شوێنەیە حەلەبێ حەلەبێ تازم لە جیران نازانێ بابم مردیە کوڕم درۆیە دیعایە بڕ با بڕێنە مەرکەزی درەنگە دەی غاردە لۆکیشنی نرد بڕۆ ژنانت چ دەکەن لێرە هەستەکەمەوە ژەنە جێگیتیە لە چێ نەردێتێت کوڕم دا نازانم لە بیرم نایەتەوە دیارە دەستان لە فراندنی سادی هەیە کوڕم سوار بە دایکە دیار ماما خێرا خۆ کۆڵانە یاستی ئەمە ئەلێرە باش کوڕم چێوە چوون بەزدام باوەی نازانیش دیار نییە لە من بەس بزانم ئەم کوڕی تۆ چێوە نەکیە سەر بە کێشەیە کچێ جوزانم من داخی ئەمە مزەفەر و نیشا و میشایە چی بوون ئاڵان لە منەوە دایکە لە کەشنەکە بۆ لە لێوە بڕۆ شوقەکان نەبێەوە دەی باشە دەی لێرەوە بڕۆ باش بۆسەجا سوتفەی هەناریش نەکەینەوە باشە دەی کوڕم دەی بیر بکەوە خۆزگە لە باتیەوە هەموو بێحاریە تۆزە بیرکردنەوەت باش باە نازانم لە چوری تومن ئێستا چیان لێ بکەم من لە یەکەم دەقەوە وتم ئەم کشەم ناوێت وەختی ئەو قسانە نییە بڕۆ فریای کوڕەکە وکەوە سەیریکە دەی لێرەوە پێچکەرەوە سەی لۆکیشنەکەکە لێرەوە نا بڕۆ سەر جادە عامەکە ترسم شتێ لەو کوڕەم بکەن ئەم مزەفەر و مزەفەر بەشکم بیکوژن ئەی خوا ئەم جارە خۆمە زانچیان بەسەر دێنم ماما خەتای نیشاشە بەخوای نیچا بۆ خۆم دانا خۆمە زانچی لێکم ماما ئەو تەلەفۆن دەکەنەوە دە باشە جواب دەرەوە ئەلو شوقەی 45 تابقی 11 باش هاتن مامۆتەوە دێن باش بزانە چیان بەسەر دێنم ماما ئەوزام ئەوان هەون دەبڕۆ دەرکیانشکان دەرکا ڕاوەسە دەرکەتانشکان ڕاوە علێرە نیە جا دێرە تاوارێتە خۆتۆ لێرە باشە ئەو کوڕەمەوێت بۆ کوڕەکەم ئۆتە وەرە گاردیاری نێتن دانیشە سەپێت ئەڵەم کوڕەکەت لای من زندانە بۆچی تۆ چیت تۆ چۆ کوڕی من سز نەکەی ها شار بێ حاکمە کوڕی تۆ لای من زندانە لەبەرەی فێری ئەدەب و ئەخلاقی کەم زۆر بەخلاق و بەئەدەبە تۆ ئاگاداری کچەکەی خۆ بە کچەکەی خۆ تەربیەت بە باسی کچی من مەکە کوڕی تۆ بە دەوری کچی من ناخولێتەوە ئەشەد و بیللا کچی تۆ واز لە کوڕی من نانێ شەوەتانیوەی شەو تەلەفۆنەکە بۆ تەلەفۆنی ئەیتێ کچی من تەلەفۆنی پێیە کوڕیەوە شەری پێفرۆشێ خەتای کچەکەی تۆ ئەگەر خۆی حەزی لێ نەبێ کوڕە بۆ وازی ئەرە وەڵڵا شتیوانە ئەو ڕۆژە لەبەر دەرکا کوڕیەوەم کردووە شتیوانیە کاکی من قەت شتیوان ناکات گوێ بگرە یا ئەو تێسە کوڕەکەم بۆێنی یا تەلەفۆنەکەم بۆ پۆلیس تەلەفۆن بۆ پۆلیس بکەی خراپتری بەسەرێنم تازیبیەم ماما با خۆمان تووشی ئەو دەردەسەریەوەی نەکەین با بهێنین و لە کۆرە خۆمانی کەینەوە جۆ بگرن با بە گفتوگۆ کێشەکەمان چارەسەری بۆ بدۆزینەوە دیکوا دەدەی باشە هێمن بن میسۆ بڕە بێژەنم بۆ بێنە دایکم کوێر بێ ئەگرۆڵە دایکم کوێر بێ کوڕم تۆ هەموو ڕۆژێ گیرەی ئەخدە چۆن وا ئەبێ دایکە زۆر زەعیف بووە ئەی زاڵم تیکێنە نەوبێ بۆ مناڵە سێ
سێ پارناتۆتە سەرم دەبێ وەرە کوڕەکەتان یەک ساعتێکە گیراوە. یەک سەعات لە دووری دایکم بۆ من یعنی 3 ڕۆژ. کاکا ئەم توازنەوە بێنە چیم کرد من تۆم نار بۆ لایدا هەمووی سعدیم بۆ بدۆست. ئەها ئەزای چۆن بخۆی؟ من لە ماڵەوە لەگەڵ نیشا قسەمە نیشاکی باید ببینی. شادی سارەوە. وتی باید ببینی. ئەمڕا منیش هەزاری وەکو دامەکەمە خۆڵ. ئەی منیش چیم کرد و با دانیشتین و ئیتر خەریک ئەوە بووین بەس دایە چ مێژوویەکەم تۆمار کرد باوڕکە بەسەری کاک سعدی دایە دەکەس ئەم دەسەمی گرتە بوو دەکەس ئەم دەسەمی گرتە بوو بەس ئانوش لای لۆم کەنە سەرم نەمێش درۆکە تەنها بە تەنها خۆم هێنامە. والله ڕاست ناکات بەیەک دەستی علاگە مەردایتە سەری و چی شەفتی برند و کردی کورە نەکمێنە والله ئێوە بە تایفە ڕۆشتون بۆی ئەمە نازەم هەموو عەشیرەتان لەکوێ بوو ئێمە بۆ سێکەسین. هەرگە سبینەوە بسپێنس تەلەفۆنەکەن ئەومە تەلەفۆن چ مێشکم چ مێش کاکە مەشغوڵم بزنسمانم تیجارەتەکەم تیجارەت چ وەڵام دای قەرد لێ دەکەنەوە کاکە گیان دەیتر با مۆزوعەکە وەنە گەورە نەبێ کوڕەکەمان کچەکەتی خۆشەوێ و کچەکەشە خۆشەوێ پات و ڕۆژیکە تووشی خەڵەت نەبن کچەکەتمان بەر نەخێر شتیوا نابێ. کاکەیان بیکە لە ڕای خۆ ئەخە ئەمە سەمعایە سەمعا ئەو دوانە دایمە پێکەون و خەڵک بینی ویانە ئیتر بۆ کشەکە نایی بە کوڕەکەم لە کوڕی من چاکتر و باشتر و جوانترتان دەسەکەوێ. شتیوا نییە. من بەس نیشامەوێ کاکە دەبیێرێ بیکە لە ڕای خۆ دەتون نیشان مانکە مانکە با قسەیەک بزای ئەوڵە چی؟ باش هەسە کوڕم بڕۆ نیشان بۆ باک. بۆ ئەو لە زاڵم و قەددارێوتا ئەو دوان هەردووکیان بۆ یەکتر یەکگرین. مەگری کچم مەگری جا بگرن. من تەنها یەک مەرجێکم هەیە. ڕازی دەیفەرم کاکە ڕازی خانی جیایە بۆ یەکەم بەسەر هەردوو چاوە یاڵا قسەکەی کاکوڕم فەرموو. مەرجی من ئەوەیە ئەم کوڕی ئێوە یەک هەفتەیەک بەیانیان سەعات 6 بەیانی من بەخەبەر کات ئەو کاتە من نیشەی پێشکەش دەکەم. ڕازی کاکە ڕازی چی ئەمە کری مەرجان بۆ لەبەرەوەی بۆم دەرکەوێت کوڕی ئێوە کاسبە یان نا. کوڕە کاکە من خۆم کەسێکی ئیشکەرم باشە من مەطعەممەیە بزنسی خۆمەیە زیاد لە 50 شاگردمەیە 5 هەڵەسم حەوت و شەش چییە چی؟ تەواو تەواو ڕێکەوتین تەواو ڕێککەوتین. ئێستا توانن بڕۆن. من لەبەر خاتری کچەکەم ئەمەوێ هەموو کارێکی باش بکەم بۆیەوە. باشترین کارت کردووە بە جدی دەستخۆشیت لەکەم باوکی نمونەی فەرموو میسۆ بیانگەێنە. بڕۆ زۆر مەمنون مەمنونم. داشە کتێ ئەی هاوارەی کچم من قەت لەو بڕوایە نەبم کە کچی من لەگە کوڕێکی غەریبە لەو کەفتریانە دانیشێ. ئێ باوکە گیاندەنا قسەمان کردو خۆی چیتر نەبووە قسە هادەی بزانم قسەی چی باسی چیتانە کرد. باسی داهاتوو باسی هاوسەرگیری هاوسەگیری لەگەڵ کێ؟ لەگەڵ ئەو درۆزنە؟ باوکەوانی ئێستا گۆڕاوە ئێستا خاوەن مەطعەمی خۆیەتی خاوەن کاری خۆیەتی کچێکاری چی؟ کچێکاری چی بڕا بۆ کوڕە نەکەی. هەچی کاتێوتی من یاوم بێژەنە ئیجا بڕا بکەی ناوی بێژەنە هەموو گیانی درۆ ساختەیە. باگیان ئیشەڵڵا بەچای خۆت تێبینی ئەچینە مەطعەمەکەی و نانە خۆی دەیت بزانەوەشم پێ ناکەی. بەشکم جادوێ بکاتە ناو خواردنەکە مێشکم تێکدا خۆم تێک چوومە بەدەستی تۆ. ئەرێ باوکە تۆ کی باوەڕە بەو شتانە هەبووە؟ باوەڕم بەو شتانە نییە بەس تۆ تێکت داوم تێک. وەڵای باوکە کوڕێکی زۆر باشە تۆ بیناسە ئەزانی چ کوڕێکی باشە. ئەگەر تۆ کەسێکی ڕۆشنبیر و زیرەکەت هەڵبژاردای و کاتە من ڕێگریم لێ دراکرد کچم ئەم سەرۆت و سامانەم کۆ کردووەتەوە بەیانی من ئەمرم هەمووی بۆ تۆ مێنێتەوە بەیانی شەقێکی لێدا و دەرتەکاتە دەرەوە ماڵەکەی شەدەخۆ. باوکە بەڕاست بووە بەڵێ ناگەر حەوڕۆژ خەبەرەکاتەوە منیەیتێ؟ بەڵێ کچم ئەگەر ئەو پیاوە بێ ئەو بەڵێنە بەسەر بەرێ شەت بێ بە شەرتی خوا توی پێشکەشکەم. با بزانین بەڵێنەکەی باتە سەر منە ڕۆم. خوایان ئەو حەوڕۆژە خەبەری بێتەوە من بابە و نیشە
ئەوە کۆنە چیەوە؟ وڵای کاک شەوکەت تۆزە ئیژما بوتم با تەواویکەم ئەنجا بڕۆمەوە. نانا چاکت کرد تەماشاچکەین. نانا ئیشەکی باش کردیان لەو تەمەنەی و ئەو ئیشە باشەی بکەین هەر زۆر باشە. ئیشە دەبا بچینە ژوورەکەی من تۆزە قسەم پێتە. قسەی چی؟ هەر دوو قسەی مابەینی خۆمان. ئێ لێرە بیکە کاک شەوکەت. دەمەوێت بچینی ئێوەندەر جەوەکەی خۆشترە و ئێوارش داواتی منی. مەبەستە چییە لە ژووری خۆش؟ مەبەستم هیچ وانە بەس گوتم بچینی ئەوەندە دوو قسەی خۆش دەکەین و ئێوارش دەچین نانێکی تا دەخۆین. بە چ مناسبەیەکەوە؟ بە مناسبەی و کامن تو پێکەوەینە تو لە دایرە و لە کنەمنیش دەکەی و دوو قسەی خۆشیش دەکەی. لێرا توانی قسەکانە بکەی. باش نسحەتێک دەکەم ئەگەر شوشت کرد شوو بە گەنجان مەکە چونکی گەنج ئەتویان پێ بەخێو ناکرێ شوو شت کرد شوش بە یەکە چوا بکە کە قەدر و قیمەتت بزانی و ئەتو پێ بەخێو بکرێ و ژیانێکی خۆش و بەختەوەرە لۆ باتە سەری. ئۆتۆڵێکی کاک شەوکەت؟ نا خۆ تو ڕەبوونی نایە ناب ینی نسحەتت دەکەم نسحەت ئەوە نسحەتە لۆ تووە. من نەزانم ئەوە نەسیحەت نییە مەبەستە خۆتە. ئەتو تووڕەمە بە دەچین ژوورەکەی من و دادەنیشی دوو قسەی خۆش دەکەین ئێوارش دەچین نانێکی چاک دەخۆین. عیب بە کاک شەوکەت تۆ ڕەفیقی باوکمی. نا تووڕەمە بە مادەم وەیە ئەو قسانەی کردمان مابەینی من و تووبی باشە دەکەم بابت باس مەکە. باشە؟ چەند جوان و ناسک و نازدا وەڵڵاه دەبی هەر قەناعەتت پێ بینم چێوە دەچی. ئەلۆ چۆنی کاک ئەحمەد گیان قوربانە بم سواس باشم نا خەمن نەبێ شێرم شێر کاکە ئەوە کێشەکەم بۆ حەل کردی کابرای مشتێکی هەر چەندێ تووڕە بوو بەسێنا بەسەر قەناعەت ئەزانی چیم لە تۆوێ ڕۆژی دووشەممە کاتژمێ دەیبیانی لە دادگابە تەنها هەر ئەوەنە باشە قوربانی بم خواحافیز نیشە ژیان بەخێر بیتەوە. سپاس دەکەم باوکە گیان. ئەوە چییە نیشە؟ قەت ئاوانەتم بینیەوە بێتاقەت بیت. هیچ بووە؟ باوکە مە شتێکە پێ بڵێم. ئادەی بڵێ. باوکە مێواز لەو ئیشە بێنم. بۆ زۆر مادووی کردووی؟ ئەرۆڵا باوکە گیان زۆر مانووی کردووە. باشە کچم خۆ کاک شەوکەت هاوڕێی خۆمە هەموو جارە من پەیوەندی پێواکەم ئەڵێ ئیشی قورسی پێ ناکەم و مادووشی ناکەم. چی بووە؟ باوکە گیان هیچ شتێ نەبووە. کچم باش نابینم ئەگە شتێکەیە پێم بڵێ. نانا باوکە گیان هیچ شتێک نییە بەس هەرەوەنە منەوە ئیشەم پێ ناکرێت. زۆر باشە کچی خۆم ئێستا خۆم پەیوەندی بە کاک شەوکەتەوەکەم ئەڵێم نیشەیجان هیچ کاتر بۆ ئیشە نایە. زۆر باشە باوکە گیان. بەسەر چاڵ. ئەلۆ کاک شەوکەت گیان چۆنی؟ قوربانە دەبم باشم شکوست سواس. بەڵێ نیشەوە هاتەوە. کاک شەوکەت گیان ئەزانی چیە؟ وەڵا نیشە لێ حەزم بەو ئیشە نییە. ماندووە کەمێک ئەگە بکرێ یەکێتر بینتە جێگاکەی من قوربانی دۆم و زۆر سواس دەکەم. نا بەخوا حەزی بەو ئیشە نییە. یەکێتر بێنە جێگاکەی من سوپاسی جەناب دەکەم. قوربانە دەبم چاوەکەمی کاکە شەوکەت گیان بەڕێزی خوات لەکە. تاوکسم تۆ چی ئەڵێ هەمووی ئەبێت جێبەجێ بێ. وەخت تەلەفونە کاکە وەخت تەلەفونە. ئەلۆ باشی کاکی واگیان ئاروەڵا ئەزانین بەس کاکە بەچێتێ خۆ ئۆکەی ئەو نەبووە بەس کاکە سعدی خۆشی دیانی هیچ سۆراغێکی نییە بەخوا منەڕەڵم هەر ئەوەی ئەو مەسەلەی و قاچاقچیە هیچ تۆ نایزانێ مەسەلێ کاکە دووبارە زۆر مەمنون بۆ هەواڵ پرسیینەکەت ئیشەڵڵا وەڵای ئەمە شەومانوێ بگەڕێتەوە ناوماڵ و مناڵی خۆی باشە برا خواحافیز. مێردەکەم نامبینێ هەستم پێ ناکە هەر نازانێ ژنێک لەم ماڵەیە چی پێویستە. کوڕە خەڵکە تەلەفونەکەدایە کاک سعدی ئەو نەبووە ئەو چۆنەوەوانە ئێتر منیش تەواو الحەمدولillah سپاس بۆ خوا ئەو نەبوو لەخوا بەزای بێ ئەڵێم بە ئێمەش بچین ئەمجی لە ڕەشانەی تر لابین تەوا خۆشکرەوە ئەو نەبوو. داجلی ڕەشی داگری کاکە بۆ
کاکە ئەو نەبووە باشە بەس کاک سعدی تا ئێستا سۆراغی نییە پێویستان بەو جلا بێتەوە کاکە ئەو بەیانی دووبانی هەواڵێکی ترمان بێوتیان مرد خوانەکە وا ماڵێت خوانەکە مادام ئەوەکەی سووریا ئەو نەبوو نەمردووە بەخوا من هەرگومانم بۆ مەسەلەی و قاچاقچیاش نا کاکەگیان ئەرێ ئەڵێم کاکە تۆ بۆ ناچی بخەوی وعدە بە باوکی ئەو کچەنەیە کە تۆ سەعات شەشی بەیانی هەستی ئەرێ وعدی چی هەڵسانی چی وشتی خۆم نۆکشەم ناوێ چی دێکە خۆ بۆ توی چی داگە خۆ توی نانم کوڕم ئەوە لە ئێستاوە باوکی عقوبەتەیە و مەرجی بۆ دائانێ ئەمە دوایە بێ چۆن بێ بەخوا هەر حەزیشم لێ نییە لە کورد سوورە غەزوورە و ئەبێ زەبط و ڕەبتی زاوەکەی بکە جا قژی هیچ پەیوەندی بە تۆ نییە دوو هەفتەی ترە لێم ڕەنگەکەی بگۆڕە و بیکاتە زرد دایگەر ئەی بۆ باسی خۆت ناکەی ئەچمە دەرەوە دێمە ماڵەوە قژ ڕەنگێکە باز لەوە بێن وازم لێ بێنن کاکەم من بە هیچ جۆرێ حەزم لەوە نییە تێگەیشتی ئەوە پێتەڵم پشت بە من نەبەستی بەیانیان خەبەری شکەمەوە مەیکە. لە هەموو شتێکا لەگەڵ تابوو لەمەیە لەگەڵتانی مەیکە لە پشتم خۆم لە پشتم دە هەستە بڕۆ بخەوە ئەخەوم سێرە و فیلماکەم کاکە گیان دوانزەی شەوە درەنگە دە هەستە بڕۆ بخەوە سەوازم لێ بێنێ لیمۆ بە قوربانە بم خەبەرێ ئەخەوم نابێتەوە ئەخەوم هەستە باش بڕۆ ئێستا دێم ئاخر بیت دێم دەرەوە پیاسەیەکی نەدەڵێ چیت پێویستە ئەوڕۆ پێی دەکتم ناشرین كنت من